پۆلیسی کەرکووک لا ڕوونکردنەوەیەک داڕەتی دەکاتەوە تەرمی ڕێباز ڕەسوول کەسە بەخشراوەکە شێوێنرا بێت و یاخود گورچیلەی دەرکرابێت دوای ئەوەی لا بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە کە تەرمی ڕێباز ڕەسوولی دانیشتووی گەڕەکی ئیسکانی شاری کەرکووک کە ماوەی 2 هەفتەیە لە ماڵ دەرچوو بوو پاشان تەرمەکەی لەلایەن هێزەکانی پۆلیسەوە لە پشت نەخۆشخانەی ڕزگاری و لە نزیک ڕێگەی حەولێکە دۆزراوەتەوە و گومان دەکرا کەوا گورچیلەی دەرهێنرابێت. بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای کەرکووک لا ڕوونکردنەوەیەک داڕەتی کردووەتەوە گورچیلە و ئەنجامانی دیکەی جەستەی ڕێباز دەرهێنرابێت. پۆلیسی کەرکووک ئاماژەی بەوەش کردووە بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکان و کەسێک کە باسی لێوە دەکرێت مەودایەکی زۆر لا شوێنی نیشتەجێبوونەکە و بەرەو ڕێگەی حەولی کەرکووک ڕۆیشتووە و بەرەو شوێنێکی دەروی شارەکە چۆڵ بووە. بەهۆی بەرزی پلەکانی گەرماشەوە لە هۆش خۆی چۆ و بوراوەتەوە و پاشان گیانی لەدەستداوە. لەلایەن چەند ئاژەڵێکیشەوە تەرمەکەی شێوێنراوە. ئێمە سەرپەرشتی ڕاستەوخۆی هەڵگرتنی ئەو تەرمەمان کرد کە بەداخەوە پێدەچێت ئاژەڵ تەرمەکەی شێواندی بێت نەک ئەوەی باسی لێوە کراوە گوایە گورچیلەکانی دەرهێنراوە چونکە دەرهێنانی گورچیلە تایبەتمەندی تەندروستی دەبێت ئەوەی بەدی کەوتووە شێواندنی تەرمەکەیە لەلایەن ئاژەڵەوە چونکە ئەو هاوڵاتیان نەخۆشی دەرونی هەبووە و بەهۆی ئەوەی دوور کەوتوەوە لە نێو شار ماوەیەکی زۆر بێ ئاوی خواردنەوە ماوەتەوە دواتر گیانی لەدەستداوە پێدەچێت ئاژەڵ تەرمەکەی شێواندی بێت.